دکتۆر ئەو بڕیاری کە با بڵێن بڕیاری نەشتەرگەری ئەوە بەتەنها دکتۆری هۆرمۆن دەیدا یانیش بە یارمەتی لەگەڵ دکتۆری سپۆر لە نەشتەرگەری مێشک یانیش یەک لەوانە بەتەکیید دیسان دەرێمەوە بەداخەوە ئەمە وەکو تیمێکی کە لە دنیای پێرێن مڵتی دیسیپلینەری تیم یعنی مەثەن لەوە زۆر نەخۆشی دیارەکەن یعنی زیاتر لە یەک کەس ئێمە لێرە زیاتر دکتۆری هۆرمۆنات و دکتۆری نەشتەرگەری مێشک و بڕی پشت لەگەرەوان زیاتر تەنسیقەکەین لەوەی بزانین پەیوەندیمان لەگەر ئەو دوانێ خۆشبەختانە پەیوەندیمان هەیە بەڵام وەکو تیمی ڕئیسی وەکو لیژنەی برین حکومی نییە زیاتر مەثەن کۆنتاکتێکی علمیە یعنی جیا لە برین برادایەتی کۆنتاکتێکی زانستیە کە دەیکەین مەثەن دەرێن ئەو نەخۆشە گەیشتۆتە ڕادێ ئەوەی کە چارەسەری ناکرێت بە حاب زیاتر پێویستی بە نەشتەرگەری هەیە ئەو کات ئەوان نەشتەرگەری بۆ ئەنجامەدەن یاکەیت پاش نەشتەرگەریەکەش وەکو گوتم لەبەرەوەی هەندێک جار هۆرمۆناتی دیکە ئیلەشکەمە بێ پێویستی بەوە کات کە دیسان بیبینینەوە وەکو سپۆری هۆرمۆنات لەوەی لەسەر دەرمان بەردەوام بیت بگەڕێتەوە سەر دەرمان باری ئاسایی خۆی لە ئەو هۆرمۆنانی کە کاریگەری لەسەر هەوو پێش کاریگەر چکە بەڕاستی وەچی ئەمن دەمەوێت ئەو پۆینتە باس بکەم ڕژێنی ژێرمێشکە ڕژێن پێرێن ماستەر ینی هەموو ژێنەکانی لەش لە بندەستیتی هەر بە هۆرمۆنی شیرەوە هەر بە هۆرمۆنی ڕژێنی دەرەوە هەمویان دەکات بە ڕژێنی سەرکلیەکان کۆرتیزۆل ڕژێنی برین ئافرەتان و پیاوان هێلکەدان و برین گونەکان هەمویان لە ژێر کاریگەری ڕژێنی ژێرمێشکە ڕژێنن بۆیە هەندێک جار مەثەن پاش ئەنجامدانی نەشتەرگەریش نەخۆش هەر پێویستی بە بەردەوامی چارەسەریە بیتنەوە کەواتە ئەگەر برین کورتی بکەینەوە چارەسەرەکە چارەسەر پێش هۆکار هەڵەیە پێویستە هۆکارەکەی دیاری بکرێت ئەوجا بە گوێرەی هۆکارەکەی چارەسەر وەربگیرێتن چارەسەری سەرچیش دەرمانە حەبە نەشتەرگەری نییە تیشک نییە تەنها لە کاتی پێویست کە ئێمە قەراری لەسەردەین و نەخۆشەکە نێرین بۆ لای پسپۆڕی مێشک و دەمار لەوەی گرەیەکە یان کیسەکە لا بدات لە ڕژێنی ژێرمێشکە